لەژێر دروشمی ئەنفال زامێکی لەبیر نەکراوە، خوێندنگەی بناری نمونەیی لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی چەند چالاکیەکان لە یادی 27 ساڵی ئەنفالدا ئەنجامدا. ئەنجامدانی چالاکیەکانیش بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵات و سەرپەرشتیارانی هونەری و پەروەردەیی بەڕێوەچوو. ئەمڕۆ لە یادی ئەنفالە 100,000 ڕۆڵەی ئەم میلەتەکە لەلایەن ڕژێمی داگیرکەرەوە لە ناوبرانەوە بێسەر شوێن کران. ئەمڕۆژ خوێندکاران ئەو یادە ئەکەنەوە بۆی ڕۆحی شەهیدەکان بە زیندوی و بۆ بەسەربەرزی بمێنێتەوە و لەژێر سایەی خوێنی شەهیدەکانە ئەم ئازادی ئێستای هەرێمی کوردستان هاتۆتەتی. مامۆستایان و خوێندکارانیش لەلایەن خۆیانەوە دووپاتیان کردەوە کە بەرپرسیارانەتر و باشتر لە ڕێگەی قەڵەم و خوێندنەوە هەوڵ دەدەن ساڕێژی سەرجەمبرینەکانی ئەنفال و کیمیاباران بکەن و هەنگاوەکانیان لە پێناو تەبایی و یەکڕیزی و پاراستنی دەستکەوتەکانە و هەوڵ دەدەن بۆ گەیشتن بە ئامانج و ئاواتە بەدەستنی هاتووەکان. ئەمڕۆ لە یادی ئەنفال 4 حەزمان کرد کە خوێندکارەکانمان چالاکی بکەن بە بۆنی ئەوەی کە ئەم مەساتە نەوەی نوێ بێنەوانێ بۆی ئاشنا بن بۆی کە ئەم وڵاتیان چی بەسەر هاتووە، کورد و کوردستان لە ڕێی ئەنفالەوە چی بەسەر هاتووە. خوێندکارانمان زۆربەی زۆریان ئەزانن هێرۆشیما چێکە شارێکە لە وڵاتی ئێمەیانی ئەی بۆچی نەزانن ئەنفال لە کوردستانە چی و هەڵەبجە چییە. تەنها هەدەفمانەوە بۆ ئاشنابوونی ئەم جیلە بم وەزعە. کرێکی بخێرم پێ بکەن کەسم نییە بەخێم کاتکایە ئەوەی کوردێکی سپی پاکە تەنها پاری ئەو مەوێت چونکە پاری ئەو بۆ من خێرە سۆزە سامانێکی چاکە نامەوێت پاری جاش ئەگەر بەهشتیشم بۆ دروست بکات. مناڵەکانم کوڕەکەم زاوا بوو بڕوان پێکەن یەکمان بووشنم بۆ هێنابوو خۆم بۆم هێنابوو. کچەکەم ێستا بێ لەکوێ بێ. ئێمە وەکو خوێندکارانی قوتابخانەی بناری نمونەیی بەشداریمان کردووە لەم یادی ئەنفالە کە ئێمە خۆمان لەو کاتەیە لەدایک نەبووین، بەڵام ئەتوانین بە هەنێ دیمەنی ئێستا ئەم یادانە بکەینە دیمەنێکە بۆ خۆمان ئاشنابین بەم کە ئێمە باو باپیرانمان بۆیان گەڕایەنەوە، بەڵام زیاتر وەکو خۆمان پارچەیە لەو دیمەنە بتوانین پێشکەشی خەڵکی بکەین و ئاشناکەین بە هەموو کەس. ئێمە وەکو ئامادەی بناری کچان هەستایمە چالاکیەک بۆ یادی ئەنفال بۆ 4 خۆم و خوێندکارەکان و باوکاری مامۆسابلکیان و وزارەتی پەروەردە. ئێمە ویسمان شتێک بیری خۆمان و کۆمەڵگاکەمان بخەینەوانێن کە ئێمە هەموو دەقەیەک لە ناخمانان ناتوانین لە بیریان بکەین، ئەگەر چەندها ساڵیش بێ بگرە هەموو ساڵێک لە لای ئێمە تازا بێتەوە. حەزمان کرد بە نمایشێکی بچووک بێتە بیرکردنەوەی یەکا خۆ یادەوەریەک بۆ یادی هەڵەبجە و ئەنفال و کیمیاباران و هیوادارم توانین بێتمان شتێکی بچووک کەمێک بگەێنین بە ئێوەی بینەر. جێگەی ئاماژەی 27 ساڵ پێش ئێستا حکوومەتی ڕووخاوی بەعز بە 6 قۆراغ دەستی کرد بە جینۆساید و ئەنفالکردنی هاوڵاتیان لە ناوچە جیاجیەکانی باشووری کوردستان و بۆ هۆیشەوە 182,000 کەس بەرئەو شاڵاوە دڕندانەیە کەوتن.